لەگەڵتان بەردەوام دەبین دەچینێتەوە یەکەمی گفتوگۆکانی ئەمڕۆمان سەبارەت بە دەرچوونی کتێبێکە توێژینەوەیەکە بە ناوی ئاین و ناسیۆنالیزم لە تورکیا کاتیدا لەم کتێبەدا باس لە کوورد دەکرێت لە ڕوانگەی تێزی ئاوێتەکردنی تورکی ئیسلامی هەڵبەتە لە وڵاتی تورکیادا. نووسەری کتێبەکە زۆر بەڕێز دکتۆر سەلام عەبدولکەریمە کە بەڕێزیان نووسەرن و هەروەها شارەزان لە کاروباری تورکیادا ڕاستەخۆ لە سوێدە لەگەڵ من دامادەن. دکتۆر سڵاو لەبێ باین باش زۆر بەخێر بیت. سڵاو لەوی بەڕێز و یانیشتان باش. زۆر سپاس. دەست پێ دکتۆر دەستخۆشی دەرچوونی ئەم کتێبە دێرەکەم ئەم توێژینەوەیە بەر لە هەر شتێک بەر لە باسکردنی ناوڕۆکی کتێبەکە دەبێت باس لە چەمکی ئاین و ناسیۆنالیزم لە تورکیا بکەین. بەستە لەم تێزە چییە؟ بەڵێ سەرەتا بە ناوی خۆی گەورە بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت پیرۆزبایی لە سەرجەم مسڵمانانی جیهان و کوردستانە کە میوەدارە مای خێر و خۆشی بێت بۆ سەرجەم مرۆڤایەتی ئەم یادە. لە ڕاستیە ئەم کتێبە بە توێژینەوەیەکی زانستی بوو کە ساڵی 2016 لە کۆنفرانسێکی زانستینی دەوڵەتی پێشکەشم کرد و دواتر لەم ڕۆژانە چاپمان کرد وەکو کتێبێک کە ئێستا لە بەردەستی خوێنەراندایە. ئەم کتێبە و ئەم توێژینەوەی بایەخی گرنگی هەیە لە باسکردن لە پەیوەندی نێوان ئاین و ناسیۆنالیزم لە تورکیایە. دیارە تورکیا ڕیشەیەکی قۆڵی لە ئاین هەیە هەم لە دەوڵەتی عوسمانی هەم دواتر لە دامەزرانی کۆماری نوێی تورکیا و بەریکەوتنێکی گەور لە نێوان ئاین و چەمکی ناسیۆنالیزمدا هەیە و ئەم تێزەش کە لەو کتێبە باسکراوە تێزی ئاوێتەکردنی تورکی ئیسلامی خۆسەن تێزی تورکی ئیسلامی ئەم تێزە وردە وردە لە کۆتایی دەوڵەتی عوسمانی و لە سەرەتەکانی سەدەی بیستەم ئیش لەسەر تیۆرێزەکردنی کراوە وە کۆمەڵێک بیرمەند و هەروە گروپی سیاسی و گروپی ڕووناکبیران و ئەکادیمیستی تورکیا ڕۆڵی گرنگی تیابینیوە تا گەڵاڵە بۆ لە ساڵانی هەشتاکان لە دوای کودەتای 12 ئەیلولی 1970 جارێکی کە ئەم تێزاتۆتە ناو کایەی سیاسی و فەرمانڕەوایی لە تورکیا لە ناو حکوومەتە لە دامەزراوەکانی حکوومەتە ڕەنگیاوەتەوە لە دەستوری ساڵ 1970 لە بواری پەروەردە فێرکردنە ڕەنگیاوەتەوە کە لەوێ دەسەڵاتدارانی سەربازی تورکیا بایەخ بەم تێزە دەنەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆمەڵێک تەوژمی سیاسی هەڵکشاو لە تورکیا لەو قۆناغە کە ڕەوتی ئیسلامی سیاسیە بەڕابەتی نەجمەنی ئەربەکان و هەروەها حرەکەی کوردی کە ئەو کاتە پارتی کرێکەرانی کوردستان و چەپەکان تا ڕادەیەک ڕابەراتیانەکرد و هەروەها ڕەوتی گەشەکردنی ڕەوتی چەپ لە تورکیایە. بۆیە فەراغێک بۆ شایەک دروست بوو لە ناو تورکیایە کە چۆن لە ڕووی فکریەوە تێزێک گەڵاڵە بکەن بتوانێت ڕوبەڕووی ئەم ئاراستە سیاسی و تەوژمە سیاسی هەڵکشاوانە بکە لە ناو تورکیایە. بۆیە بیریان لەو کردو کە تێزی ئاوێتەکردنی تورکی ئیسلامی پێڕەو بکەن بەگشتی بەرامبەر ئەو ئاراستە سیاسیانە وەک باسم کرد دواتریش بە دیاریکراویش بەرامبەر بە کورد کە چۆن بتوانن ڕوبەڕووی گەشەکردنی خواست و خولیایی نەتەوەخوازی کورد ببنەوە لە ڕێگەی ئاینەوە و بتوانن لە ناو بە تایبەتی لەسەر کۆمەڵێک ئاستی کۆمەڵایەتی و کۆمەڵێک ئاستی سیاسی و چەکداریش ئەم بڵێن سنتێزە تیۆریزە بکەن. بە تایبەتی و ئاین بۆ خۆی ڕۆڵێکی گرنگی هەیە لە مێژووی و چەرخی تورکیادا و بەریەکەوتنێکی گەورە نێوان ئیسلام و سێکۆلاریزمدا هەیە و دامەزراوەی سەربازیە تا ئەم سادەی کە خسێتیاکەن خۆیان بە پارێزەری بنەمەکانی کەمالیزم ئەزان خۆیان بە پارێزەری سیکۆلاریزم ئەلمانیە دەزانن و مێژووی سیاسی تورکیا لە پەیوەندی نێوان ئاین و ناسیۆنالیزم هەڵکشان و داکشانێکی گەورە هەڵچوون و داچوونێکی گەورەی بەخۆ بینیوە کە شوێنی کوردیش لە ناو ئەو هەڵچوون و داچوون و داکشانەیە شوێنێکی گرنگە پێویستە ئاوڕی زیاتری لێ بدرێتەوە و هەر بۆ خۆی بابەتی ئاین و ناسیۆنالیزم بابەتێکی گرنگە چ لە مێژووی و چەرخی تورکیا چ بە نسبەت ئێمە شوەکو کورد. رەودان بە تێزی ناسیۆنالیزم لە تورکیادا بەهۆی پەیوەندی بە بابەتی نەتەوەیی هەیە بۆ سەرکردکردنی هەموو ئەو نەتەوانی کە غێری تورکن یاخۆت ئەمە بەڕاستی بۆ برەودان بە ئاینە بۆ برەودان بە ئەو ڕەوتەیە کە بەهۆی دروستبوونی چەند پارتێکی سیاسیەوە ڕەنگە ئاینی ئیسلام وەک باس لێوە ڕۆتی چەپن ڕەنگە ئاین ئیسلام بە بۆچوونی ئەوان لەژێر هەڕەشەدا بوو بە یاخۆ بەرەو کاڵبوونە بڕۆت. ئایا بە بەڕاستی تورکیا ئەمەی ویستووە یاخود مەبەستێکی تر هەدەفێکی تر ئامانجێکی تری هەبووە لە پشت برەودان بە ڕۆتی ناسیۆنالیزم؟ خۆی کە کۆماری نوێی تورکیا دامەزرا مستەفا کەمال ئاتاتورک کاری لەسەر چەسپاندنی سێکۆلاریزم و بەخۆر بە ڕۆژاواییکردنی کۆمەڵگەی تورکی و مەسەلەن دابڕینی ڕەگ و ڕیشەی میرات و کولتوری تورکیا لە میراتێکی ئاینی و ئیسلامی دەوڵەتی عوسمانی بۆ سەردەمێکی مۆدێرن و تازەتر و کولتورێکی
سێکۆلاریزم ڕۆژاوی ئەمە ئیشکالێک گرفتێکی گەورەی لەو مجتەمەعی تورکیا دروست کرد هەتا گرفتی ناسنامەیانە بۆ تا سەردەمێک لە سەردەمەکان ئەم کێشمە لە ناوناوەندی هزری و فکری سیاسی تورکیا بەردەوام بوو هەتا سەردەمی فرەحیزبی کە هاتە ئارا 1946 پارتی دیموکراتی تورکیا کە دامەزرا لە 1950 کە بردیانەوە ئەوان هاتن جارێکی دەرفەتیان بە ئایندایەوە هەم خۆیان بەشێکیان خەڵکی ئایندار بوون و ئاینیان بەگرنگە زانی و ئیسلامیان بەگرنگە زانی بۆ مجتەمەعی تورکی و ئامانجیشیانەوە بوو بگەڕێنەوە سەر ڕیشە ئاینەکەی خۆیانەوە بوو لە ماوەی 10 ساڵی فەرمانڕەوایی پارتی دیموکراتی تورکیا کە سەردەمی فرەحیزبی پێ وترێ بڵین لەم 10 ساڵای ئەوان بایەخێکی زۆریان بە تەکێوخانەکەکاندا ئەڵبەت بناغی ئاین لە تورکیا بناغەیەکی تەسەوف و سۆفیگەریەکی زۆر گەورەیە کە تەریقەی نەقشبەندی نەورەسی ڕۆڵە بەکتاشی کۆمەڵێک تەریقەی تری سۆفیگەری ئاینی ڕۆڵی گەورەی هەبووە لەسەر شەقامی سیاسی لە تورکیا لەسەر ناوەندی سیاسی لەسەر هێزە سیاسیەکان هەتا بەشی زۆر لە کاراکتەرە سیاسیەکان کە ئیسلامیش نەبوون یەکێک لەوانە نەجبەندەربەکان یەکێک لەوانە عەفو تۆرگۆت ئۆزاد کە لە هەشتاکان 83 دەرفەتی بۆ ڕەخسێ لە هەڵبژاردنەکانە سەرۆکایەتی پارتی نیشتیمانی دایکەکە یەتە ئارا و خۆی ئینسانێکی متەدەین و سۆفیگەرە لە پاڵ ئەوەی کە ئاراستەیەکی مۆدێرن و بڵێن ڕۆژئاوایی هەیە لە حکومڕانیە ئەمە دەسەڵاتدارانی تورکیا ئەم بەریەکەوتن هەتا کودەتای ساڵی 1990 کە سوپایکا بەسەر حکوومەتەکەی نەجمەنێربەکانە پەیوەندی بەوەیەک ئەوان پێیان وایە ئاین خەریکە یەتە ناو کایی سیاسیەوە چونکە سوپایە خود سەرباز بۆ بە پارێزەری سێکولاریزم ئەزانێ نایانێ ئاین ڕۆڵ بگیڕێ بۆیە ئەو حکوومەتە ئەڕوخێنن و ئیتر وردە تا گاتە سەردەمی ساڵی 2002 کە پارتی داد و گەشەپێدان جارێکی تر و پارتێکی سیاسی باگراوند ئاینی دێنە سەر حکم و تاوەکو ئێستا لەسەر تەختی دەسەڵاتن ئەمە پەیوەندی بۆ هەیە کە مێژووی سیاسی هاوچەرخ لە تورکیا مێژوویەکی ململانیە و پڕکێشمەکێشە لە پەیوەندی نێوان چەمکی ناسیۆنالیزم و سێکۆلاریزم و ئاینیشدا کورد لەم هاوکێشە ململانەیەدا لە نێوان چەمکی ناسیۆنالیزم و ئاین و تورکیادا لەکوێدا شوێن دەکرێت پەیوەندی چییە بە کوردەوە لە خۆ کاریگەری لەسەر کورد بەگشتی چی بووە؟ ئێمە ئازانین کە لە دوایی بڵێن کۆتایی هاتنی شۆڕشەکانی کورد لە سەدەی 20دا لە دوای شۆڕشی سێڕەزای دەرسیمون 1970 فەراقێکی گەورە بۆ شایەکی گەورە دروسە بێت تا گاتە لە چلەکان و لە پەنجاکانە کۆمەڵە گروپی ڕووناکبیری دروسە بن بەڵامی تر لە دوای کودەتای ساڵی 1960 لە تورکیایە دەستوری ساڵی 1960 جارێکی کە دەرفەت بۆ دروستبوونی پات و ڕێکخراوی سیاسی لەسەر ئاراستەی چەپ ڕەخسێنێ کوردەکان لە ڕێگەی چەپەکانیۆنە ناوکایی سیاسی و جارێکیکە کە لە 1970کانە گروپی چەپ بە تەواوەتی گەشەکان لە ململانی نێوان بلۆکی سەرمایه‌داری سۆسیالیستی ئەو کاتەکە بۆ لە جیانەوە تورکیاش شوێنکەوتەی ڕۆژئاوا و بلۆکی سەرمایه‌داری بۆ لە چوارچێوەی ناتۆدا ئەمە واکە کە کوردەکانیش بێن ناوکایی سیاسیوە لە ڕێگەی چەپەکانەوە کۆمەڵە ڕێکخرا و نادی لە تورکیا و لە باکووری کوردستان دروست بێ کورتیا بەشدار بێت تاکاتە هەفتەکان و پێشەوەش کۆمەڵێک ڕێکخراوی سیاسی دروستە بێ بەڵام لە هەفتەکانی تر ڕێکخراوی سیاسی کە دروستە بێ کاریگەری هەیە لەسەر شەقامی سیاسی تورکیایە و ئەو ململانیانەی کە هەر خۆی هەیە لە نێوان باڵی ڕاستڕە و چەپڕە و لە تورکیایە کوردیش بەشدارە بۆیە دەسەڵاتدارانی تورکیا و تا ئەم ساتە وەختەش توانیانە سوود لە ئاین وەربگرن لە تەنیشتی سیستەمەکان کە سیستەمێکی سێکۆلارە لە تەنیشتی سیستەمەکان کە سیستەمێکی نەوعەنما ناسیۆنالیزمی تورکیەکی تایبەتمەندە بە خۆیان بەڵام ئەوەی کە هەیە کوردەر بۆ خۆشی درەنگ لەگەڵ ئاینە لە تورکیایە وەکو حرەکەی سیاسی جوڵانەوەی سیاسی کرایەوە لە کۆتایی هەشتاکان کرایەوە هەتا لە سەرەتاوە کۆمەڵێک دژایەتی کە هەبوو ئەمە بە زیانی جوڵانەوەی کورد شکایەوە لەبەرێ دەسەڵاتدارانی تورکیا وەک باسم کرد لە هەشتاکان ئەم سنتێزیان هێنا پەیڕەویان کرد بەشێکی بۆ ئەوە بوو کە کورد واوێ نابکەن کە کورد نەتەوەیەکە مەسەلەن لەسەر ئاراستەی چەپ و شوعیەت و مارکسیزمە بێباوەڕە بێدینە بە ئاین ئەمە ئەوان توانیان لەو خاڵەوە لاوازی تا چەنە کاریگەری لەسەر کاریگەری زۆر هەبووە تا لە دامەزراوەی دیانەتی تورکیا لەو خۆناغا هەر بەشێگە بەشی ئیرشاد و ئامۆژگاری بە لادیەکان و بە ناوچەکانی باکووری کوردستانە گەڕاون پارتە سیاسی کوردەکانی خۆناغیان بە پارتی کافر و بێباوەڕەوە ناساندەوە سەر چاوە مێژوەکان و لە توێژینەوەی تر و لە کتێبێکی تریش بە ناوی پاسەوانانی کەمالیزم کە ئێمە لەگەڵ برای بەڕێز کاکمەرزان تەرجەمان کردووە لەوێ بە وردی ئەو شتانە شەمان ئاماژە پێداوە کە تێزەکەی مامۆسای بەڕێزم دکتۆر خەلالی مراد ئێمە لە زمانی عەربی وەرمەنجێڕاوە ئەمان گەیەنتە سەر ئەوەی کە پێویستە لە تورکیایە ئێستاش کە ڕەوتی چوڵانەوەی کوردی ینی شەقڵێکی چەپی هەیە پەیوەندی بەوە هەیە کە پێویستی بەوە هەیە کرانەوەیەک بەڕووی ئاینا
بکاتەوە چکە ئاین لە مجتەمەعی تورکی ڕەگوڕیشەیەکی هەزاران ساڵی لە دەوڵەتی عوسمانیەوە هەیە مجتەمەعێکە تاوەکو ئێستا لە ناوچەکانی باکووری کوردستان خێڵ و هۆزەکان ڕۆڵی سەرکیتیایە مجتەمەعێکی مۆدێرین نییە بەوەی کە بەراورد بە ناوچە تورکیەکان و شارە تورکیەکان ڕاستە سەرکەوتنی گەورەی بەدەستێنە بەڵام بە بڕوای ئێمە ئەگەر جۆڵانەوەی کوردی لە تورکیا زیاتر بەڕووی ئاینا بکرێتەوە و بتوانێت خاڵی هاوبەش بدۆزێتەوە ڕەنگە بتوانێت ئەو کارت و وەرەقانە لەژێ دەستی دەسەڵدارانی تورکیا دەربێنێ کە بیانێ بەرامبەر بە کورد بەکاری کاتە باو پرسیارە بکەین جیاواز لەو بزوتنەوە سیاسیانە کە لە باکووری کوردستان و تورکیا هەیە توانین بڵێن بە گشتی کوردەکانی باکووری کوردستان کوردەکانی تورکیا وەکو ئەو تێڕوانینی کە پێشتر هەبوو وەکو چەپ وەکو شیوعی وەکو کەسانی کە توانین بڵێ میلیان بۆ دین نەبێت ئاوە سیر دەکرێت یاخۆت ئاوان یاخۆ بە گشتی تێڕوانینەکە لەسەر کوردانی باکوور و تورکیا چییە؟ نەخۆی ئەوانیش تێڕوانی تایبەتیانی خەڵکی باوەڕداریشیان تێدایە تا لە هەڵبژاردنەکانی پێش و کاندیدی باوەڕدار مفتی دیاربەکر کاندیدی هەدەپە بووە پێشتر و بەڵام ئێمە بینیمان لەو هەڵبژاردنە کە هەدەپە بەلای ئاین ناکرایەوە بەلای هێما و سمبڵاینەکان نەکرای ئەوانەی هێنایە ناو کاندیدەکانی خۆی نزیکی 80 کورسی و بەدەستێنە ئەوە بوو نەگونجان لەگەڵ پارتی داد و گەشەبێدان بەشداری حکوومەت بکەن نەم بەشداریان نەکرد و دوای ئەوە بەردۆخێکی سیاسی نوێ هاتە ئاراوە کە دەسەڵاتدارانی تورکیا ئەو گەشەکردنی جوڵانەوەی کوردیان لە ڕوانگەی بەشداری سیاسی لە پەرلەمانە کەمتر کردەوە بە ڕێگەی کۆمەڵێک میکانیزمەوە ناوخۆشیان کۆمەڵێک گرفتە بوو بۆیە ئێمە هەدەپە تێڕوانی تایبەتی بۆ ئاین هەیە و ڕێز لە ئاینەکان و بە تایبەتی ئاینی ئیسلامیش دەگرێت و کەسانی باوەڕداریان زۆر تایە لە ناو پەرلەمان کاندیدێکی وەکو هوداکایانە بۆ کە شخصێتێکی گەورەی ئیسلامی ناو کوردی ناو تورکیایە بەڵام بابەتەکە ئێمە لەوەیە کرانەوەی زیاتر گونجانی زیاتر و تێگەیشتنی زیاتر و ئەکا کە جوڵانەوەی کوردی باتە قۆناغێکی پێشترەوە و لە بەرامبەر ئەو هێزە سیاسی ئاینیانەی کە لە تورکیا هەن ئەو کارتە فشارانیان لەژێر دەست دەربێنێ کە بیانەوێ بەرامبەر بە کورد بەکاری بێنن لە ئەر قۆناغەکە ئەڵبەت ئێستا بارودۆخەکە گۆڕاوە جیاوازترە بەڵام هێشتا ئاین ڕۆڵی خۆی ون نەکردووە لە گۆڕەپانی سیاسی پرسیارەکەم ئاین ئەتوانێت ئەو هەلەباتۆ بکە کە دووبارە بتوان حەق و مافی بەدەست بهێنێت یاخۆ بتوان زمینە بەخۆی خۆشکات کە دووبارە لە تورکیا دەدەنگی خۆی هەبێت بێگومان خۆی لە ڕاستیا هەم بڵنجیانی ئیسلامیش نەوعما تا ڕادەیەکی زۆر زوڵمێکی گەورەی لە کورد و لە کێشەی کورد کردووە و زۆر پشتیوانی نەبووە بە ڕوغمی ئەوەی کە کورد لە نەتەوەیەکی ناو جیهانی ئیسلام نەتەوەیەکی موسڵمانە بەڵام ئەوەی کە گرنگە ئاین هەر بۆ خۆی هێزێکی معنەوی گەورەی لە پاڵ نەتەوەیە لە پاڵ ئاراسی نەتەوە خوازی ئەتوانێ هێزی باتێ ئەتوانێ مانەوەی پێ بە ئەتوانێ بەرگری لە شوناسی بکە لە ناسنامەی بکە بێگومان بۆ کوردیش ئەتوانن و هەتا ئەمە وا ئەکا کە مەسەلەن لەوێ ئەو کرانەوەیە مەسەلەن ئەو بەکارهێنانەی کە دەسەڵاتدارانی تورکیا ئەیکەن بەرامبەر بە کورد لە ڕێگەی مەسلەی ئاینەوە ئەوان بتوانن ڕێبەری پێ بگرن و ڕێگەی پێ بگرن و خۆشیان بتوانن گوتارێکی نوێیان هەبێ سەبارەت بە ئاین و جیاواز لەو هەڵوێست و گوتارانی کە پێش ئەگەر ئەو بیانووی تورکیا ببڕن تورکیا بۆ واز دەهێنێت یاخود بە دوای بیانووی تراگەڕێت خۆی ئەوە ململانەی سیاسیە ئەوە هەر هەیە واز لە یەکتری ناهێنن چکە ململانی سیاسی بەردەوامە لە تورکیاە بەڵام ئەوەی هەیە تۆ ئەتوانیت مەسەلە مخاتەبەی بەشێکی زۆر لە شەقامی ئاینداری تورکی کوردی بکەیت لە باکووری کوردستان پرسیارەکە ئەو دەنگەی شەقام کاریگەری لەسەر تورکیا دەبێت بێگومان مەسەلەن ئێستا ئێمە گەر بە نمونە وەریگرین هەموو هەڵبژاردنەکان پارتی داد و گەشبێدان لە ناوچە کوردیەکانە ژمارەی زۆری کورسی و دەنگێنێ پەیوەندی بە چیوە پەیوەندی بۆیە ئەو خەڵکێکی باوەڕدارە هێشتا لەژێر کاریگەری ئاینە ماوەتەوە بۆیە کوردیش پێویستی بەوەیە ئەم دەرفەتە بڕخسێنێ بۆ ئاین زیاتر کرانەوەی زیاتر بێ بۆی ئەوەی کە دەنگەدا بە پارتێکی سیاسی دەرەوەی کوردی دەنگ بە پارتە کوردیەکە بدا و بە تەنها بۆ هەڵبژاردنیش نەبێ یعنی پێکەوە گونجاندنێک بتوانێت دروست بکرێ بۆ ئەوی بتوانین جۆرێک لە ئاشکردنەوەی بەشێک لەو دەنگدەرانەی کورد لە شارون لادەکانی ناوچەکانی بە کوردنشینەکانی باکووری کوردستانە دەنگ بە پارتە کوردیەکان بدەنەوە و لە بەرژەوەندی کێشەی کورد و ئاشتەوایی پێکەوە ژیان بتوان بایەخی بڵێ لێکێک لە باسەکانتە باز لەو دەکەیت کە قوڵکردنەوەی جیاوازی کۆمەڵایەتی و تایفەکان دژی کورد باسی کێشەی عەلەویەکان دەکەیت دەمێت طبعا ئێمە کە ئەو سنتێزە پەیڕەو کراوە یەکیان لەسەر ئاستی کۆمەڵایەتی پەڕۆکراوە دژ بە کورد کە ئێمە زانین عەلەویەکان پێکاتەیەکی گرنگ لە تورکیایەوە لە بەتایبەتیش لە ناوچەکانی باکووری کوردستانە ژمارەیەکی زۆری کوردی عەلەویمان هەیە دەسەڵاتدارانی تورکیا بۆ دوورخستنەوەی کوردەکان چکە لە حرەکەی چەپ کە دروستە بێ بەشێکیان عەلەویەکان و حرەکەی چەپی کوردیش کە دروستە بێت بەشێکیان عەلەویەکانن
و تاوەکو ئێستاش ئەوینەیە هەتا کوشتاری شاری مەرعەش 1970 لە مەرعەش کراوە بەشێکی زۆری عەلەویەکان ئەمانەمی بە ئامانج کراوە بە بەرنامە کراوە ئەو بایەخدان مەسەلەن ئەوان دەسەڵاتدارانی تورکیا لەو قۆناغا هاتن عەلەویەکانیان جا کردەوە کە عەلەویەکان وەکو ئاینێک زیاتر وەکو مەزەبێک ناساندنن بۆ ئەوی لە کوردیدا ببڕن بۆیە ئەم جیاوازیە و ئەم کارکردنە لەسەر قوڵکردنەوەی جیاوازی کۆمەڵایەتیەکان لە تورکیا لە ڕێگەی بەشێک بوو لەم سنتێزی تورکی ئیسلامی بۆ ئەوەی کورد دوور بخەن کوردە عەلەویەکان دوور بخەنەوە لە جوڵانەوەی کورد لە کێشەی گوروە هەتا ناوەند و سنتەری سەربەخۆیان چ لە ئەڵمانیا و لە دەرەوە لە ناو ڕەوەندی تورکیا بۆ دروستکردن عەلەویەکانە چ لە ناو باکووری کوردستان و تورکیاشا بۆ دروستکردن هەتا پێسەش ئەمە بەردەوامە کە بەشێک لە عەلەویەکان بەدەنگ ئەو بانگەوازەوە ڕۆشن و بەشێکیشیان هەرمانەوە بۆ ئێمە پەیوەندی بەوەیە تا لەسەر ئاستی تریژ مەسەلەن ئەم سنتێزە پەیڕەو کراوە ئەمە کاریگەری زۆری هەبوو لەو قۆناغە کە کورد ئەنی خەڵکی کورد لە جوڵانەوەی کوردی دوورخەنەوە عەلەویەکانیشەوە پێ دوایە لە ئێستادا تورکیا گۆڕەپارێک ناوەندێکی گرنگە بۆ ململانی ئاینی ئەمە لە تورکیادا دەبیندێت خۆی فۆرمی سیاسی لە تورکیا فۆرمێکی سێکۆلارە دەوڵەت سیستەمی سێکۆلار و ئەلمانێت جێبەجێیەکە و ئەم حیزبە هێزە ئاینیەش کە باگراوندێکی ئاینیە پارتی داد و گەشتپێدان لە پەیڕۆ پرۆگرامیانە خۆیان وەکو بەرگری لە سیستەمی سێکۆلاریزمەکان ئەوان پێیان وایە سێکۆلاریزم سیستەمێکە بۆ جاکردنەوەی و ڕێخستنی ئاین و ژیان ڕێخستنی کۆمەڵ کاروبارەکانی کۆمەڵگەی تورکی و خۆیان ئامادەنین ئەڵێ ئێمە ڕێگە نادەن بشێوێنرێ و چەمکەوە بەرگری لێ دەکەین تا و کاتێک کە سێکۆلاریزم پەیوەندی نێوان ڕێخستنی کاروباری ژیانە لە هاوڵاتیانە بەڵام ئەوە هەیە ئەوان جەخت لە ناسنامە ئیسلامبوونی خۆیانەکەنەوە بێگومان لە تورکیاە ئەم ململانی ئاینی نییە وەکو ململانی ئاینی بەڵام ئەم هێزە سیاسیەکە لەسەر دەسەڵاتە سوود لە ئاین وەرەگرێت لە مخاتەبەکردنی مشتەمەی خۆی لە پشگیریکردن لە کێشەکانی جیهانی ئیسلامی و خۆ بە خاوەنزانینی کێشەکانی جیهانی ئیسلامی بە مشتەمەعی کوردی و تورکیشەوە کە بەشێکی زۆر لە خەڵکی کۆمەڵگەی خۆمان کۆمەڵگەی کوردی لە تورکیا باوەڕدارە ئەوان ئەم خیتابە بۆ ئاراسایش بەکارهێنن و سوودیشان لێبینیوە بەڵام بابەتەکە ئەوەیە لەوێ ململانی سیاسی هەیە و هیچ هێزێکی سیاسی ڕەنگە بە سەریحی ڕەنگە نەتوانێت تەجاوزی سیستەمی سێکۆلاریزم لە تورکیا بکات و سوپال لەم چەند ڕۆژەی پێشوش کۆمەڵک نیگەرانی ڕاگەیان کە گوایە ڕەجەب تایب ئەردۆغان سەرکۆماری تورکیا و ئەم پارتە ئەیانەوە سیستەمی سیاسی بگۆڕن و جۆرێک لێدوانی ژەبوو کە ئەمان ڕەنگە نیازی ئەوانێ دەستورێکی نوێی تورکیا دەستورێکی تری نوێ دابنێن لە دوای ئەو دەسورانەی کە دانرا و تعدیل و چاکساسی تیاکراوە ڕەنگە ئەتوانێت و ڕەنگە تۆزێ قورس بێ مشتەمەعی تورکی مشتەمەیەکی زیندووە لە ڕووی پێکاڵ بشان و ململانی سیاسیەوە و پێگەی ئەم پارتەش کەمێک بە بەراورد بە ساڵانی پێشۆڵ بژاردنەکان هاتۆتە خوارەوە لە ناوخۆی ململانی هێزی سیاسی نوێ دروست بووە و کەمالیەکان هاتوونەتە سەرەوە بڵین جەهەپە و حرەکەی کوردیش گەشەی هەر کردووە و ڕێکخراوی تر و سیستەمی پارتی سیاسی تری هاتوونەتە پێشەوە پێ ناچێت ئاسان بێت لەبەرەوەی بەسەلەن مشتەمەعی تورکی تاریخێکی هەیە مەسەلەن زیاتر لە نزیکی بۆ نزیکی 100 ساڵ نزیکە بینەوە کەم سیستەمە گۆڕاوە ڕەنگە گۆڕانکاریکردن تیا ئاسانە بێ بە تایبەتیش کە هەرچەنە سوپا مەسەلەن لاواز کراوە لە پەیوەندی نێوان پاراستنی بنەماکانی کەمالیزم بەڵام ڕەنگە سوپا هەر بەخۆی بەخاوەنی سیستەمی سێکۆلاریزم کەمالیزم بزانێ و ڕەنگە هەروە بە ئاسانی قبوڵی نەکە کام سیستەمە سیاسی بگۆڕێ بەڵام ئەمە سەرکەوتن و سەر نەکەوتنی گۆڕانی و سیستەمەکەوێتە سەر ئایندەی ململانیانەی کە لە داهاتوە لە تورکیا دێنە ئاراوە بەڵێ کاتە دکتۆر دوا پامی ئەم کتێبەت چ دەدێت لە ڕێگەی ئەم توێژینەوەیە چ پامێک بگەێنیت چ زانیارێک بگەێنیت چی بڵیت ئەوەی کە هەیە بۆ خودی توێژینەوەکە خۆی بابەتی توێژینەوە ئەوەیە کە تورکیا توانیوێتی سوود لە ئاین وەربگرێ بەشێک لە دەسەڵاتدارانی تورکیا هەرچەندە خۆیان لە شتاکان سێکۆلار بوون سەرانی کودەتا کە کەنعان ئێڤرین و بەشێک لە سەرانی سوپای تورکیا بوون بەڵام توانیان سوودی لێبین بەڵام پرسیارەکەژەوەی ئێمە وەکو کورد ئایا ئەتوانین سوود لە ئاین وەربگرین ئێمە ئەتوانین مەسەلەن ئیسلام بکەین بە هێزێکی معنەوی بۆ گوتاری نەتەوە خوازی خۆمان بێگومان بەڵێ ئەتوانین بەڵام ئێمە بەشێکی زۆر لە نەتەوەکانی تورک و عەرەب و فارس توانیان و پەیوەندی بدۆزنەوە ئێمە هێشتا ماوەمان هێشتا پێکاڵبژان و پێکدادانی فکری هەیە لە نێوان ئاراستەی سێکۆلاریزم ئاراستەی نەتەوەخوازی و ئاین و ئیسلامیش پێویستمان بێ خاڵی یا بەش بدۆزینەوە بۆ ئەوەی تەوزیفیکەین بە قازانجی خۆمان و کوچۆن ئەو نەتەوانێتتر کردویانە و ئێستا ئەوان لەسەر حکومن و ناسنامەکەشان ناسنامێکی ئاینی و باگراوندەکەشان ئیسلامی زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر سەلام عەبدولکەریم نووسەر و شارەزا لە کاروباری تورکیا سپاس بۆ تۆ سپاس بۆ کە لە بەرامبەر کوردستان ڕێزەکەڵ ئێمە ئامادە بە خێر بێت دکتۆر